ئازیزان سەیری ئەو دیمەنە بکەن ئێستا مفاجەیەک هەیە وەڵامی ئەو پرسیارەیە کە دەڵێ بۆچی ئەستێرەکان لە زۆربەی دیمەنەکانی بۆشایی ئاسمانیدا دیار ناکەون. ئەگەر سەیری ئەو خاڵانە بکەین تەماشا دەکەین لە وێنەیە ئەستێرەکان دیارن، ئەستێرەکان دەرکەوتونە لە بۆشایی ئاسماندا. باشە هۆکارەکە چییە؟ هۆکارەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کەشتیوانان سیستەمێکیان پەیڕەو کردووە لە سیستەمەکانی وێنەگرتنی مانیوەڵ یان پرۆفێشناڵ کە ناسراوە بە لۆنگ ئەکسپۆژر تایم، واتە ماوەی بەرکەوتاندنی درێژی ڕووناچی. لەو حاڵەتەدا فەتحەی کامێرایەکە بۆ ماوەیەکی درێژ کراوەتەوە بۆ ماوەی بۆ من نمونە 15 تا 20 چرکە. ئەمە وا دەکات مەجال بداتە ڕووناچی کز و لاوازی ئەستێرەکان تا بە ئیسراحەتێکی زیاتر ئەوها بڵێن بگاتە نێو سێنسەری کامێرایەکە، واتە سێنسەرەکەش ماوەی دەکەوتە بەردەست بۆ ئەوەی ڕووناچی کز و لاوازی ئەستێرەکان وەربگرێتن. بۆیە تەماشا دەکەین زەوی دیارە، هیلالی زەوی دیارە، ئەستێرەکانیش دیارن. ئەمە تەکنیکی لۆنگ ئەکسپۆژر تایمە کە ئەمە وا دەکات لە بۆشایی ئاسماندا ئەستێرەکان دەرکەون. چکە وەکو باسم کرد ئەستێرەکان ڕووناچیان کز و لاوازە پێویستی بەوەیە کە فەتحەی کامێرەکە و خێرایەکەی کەم بکرێتەوە و حساسیەتی ڕووناچی بەرز بکرێتەوە. لەو کاتەدا ئەستێرەکان بەدیار دەکەون. تەنەکانی دیکە لە وەکو خۆر، وەکو مانگ، وەکو زەوی لەبەرەوەی ڕووناچیان زۆرە پێویست ناکات فەتحەی کامێرە زۆر بکرێتەوە، لۆنگ ئەکسپۆژر تایم زیاد بکرێت، حساسیت زیاد بکرێت. چونکە ئەگەر ئەوانەمان کرد ئەوە وێنەکە سپی دەردەچێت، زەویەکە سپی دەردەچێت، مانگ و خۆر هیچ تەفاسیلی بەدیار ناکەوێت چونکە وێنەکە بە تەواوی دەشێوێ. لەبەرەوەی لەو حاڵەتەدا ئەمە فەتحە دەبی خێرا قەپات بکەین، لۆنگ ئەکسپۆژر تایمەکە کەم بکەینەوە. ئەمەش وا دەکات کە ئەستێرەکان بەدیار نەکەن. بەڵام نەدیمەنە بالعکس لۆنگ ئەکسپۆژر تایمە فەتحە کرایتەوە، فەتحەی کامێرە خێرایەکەی کەم کرایتەوە، ئەمە وا دەکات ئەستێرەکان دەرکەون. کەواتە ئەگەر فەلەک ناسانیان پسپۆران بیانوێ ئەستێرەکان دەرکەوێنن دەری دەکەوێنن، ئەگەر نا پێویستیان پێ نابێت. دووەم سیرکەن بەڕێزان، لێرەدا ئەو لەو دیمەنەدا لە هەمان کاتیدا بەرگە هەوای زەوی دەرچووە. بەرگە هەوای تەنچی زەوی کە هەندێک لە پسپۆران دەڵێن تا مەودای 1000 کیلۆمەتر دەڕوات، بەڵام ئەتمۆسفێری ئێمە کە ژیانمان پێوە بەندە ڕاستەخۆوەک و هەناسە هەڵکێشان و بوونی هەوا و پێکاتەی هەوا بۆ هەناسە وەرگرتن تا بەرزی با بڵێن ترۆبۆسفیر تا ئاستی 12 کیلۆمەتر کە بەرز دەبێتەوە. بەڵام لە سەروی ئەوە بەرگە هەوای زەوی وەک با بڵێن چینێکی تەنک وەکو لەو دیمەنەدا دەیبینن بەڕێزان دەرکەوتووە. بۆیە ئەگەر هاتوو ئەو وێنەی زەوی دیسان بە تەکنیکی وێنەگرتنی خێرا وەرگیرابات بەرگە هەوای زەوی دەرنەدەچوو. بەڵام لێرەدا دەبینین بە تەکنیکی وێنەگرتنی خاو لۆنگ ئەکسپۆژر تایم بەرکەوتاندنی درێژی ڕووناچی ماوە درایتە تەنانەت ئەو بەشە تەنکە و گەشتبووەوەی بەرگە هەوای زەوی دەرچێت. ئەمەش حاڵەتێکی چەند جار دووبارە کراوەیە کە پسپۆران پێشتریش لە وێنەکانی زۆری زەوی وایان کردووە بەرگە هەوای زەوی دەرچێت، لە هەمان کاتدا زەویش دەرچێت، ئەویش بە کردنەوەی فەتحەی کامێرایەکە و درێژکردنەوەی ماوەی بەرکەوتاندنی ڕووناچی واتە لۆنگ ئەکسپۆژر تایم. بۆیە تەماشا دەکەین لێرە بەرگە هەوای زەویش لەو وێنەیەدا دەرچووە. کەواتە لێرە ئەستێرەکان لەو دیمەنەدا دەرچووە و بەرگە هەوای زەویش دەرچووە. با بچینە خاڵی سێم. سیرکەم بەڕێزان، لێرەدا هیلالی زەوی دیارە. ئەگەر بێ سەرڕاستی و دروستی وێنەکەی خۆی لە ئەسڵەوە تەنها هیلالەکەی زەوی و بەشێکی زۆر لاوازی زەوی لە دیمەنەکەدا بە دیار کەوتووە لە حاڵەتی گرتنی وێنەی یەکەمدا کە لە دوای ئەو وێنەی نیشانتان دەدەین دەرکەوتووە. بەڵام لێرەدا فۆکەس لەسەر زەوی کراوە، فۆکەس لەسەر هیلالی زەوی کراوە، فەتحەی کامێرە کرایتەوە، سیستەمی با بڵێن ڕێگەی لە ڕێگەی لۆنگ ئەکسپۆژر تایم بەرکەوتاندنی درێژی ڕووناچی تەماشا دەکەین هیلالی زەوی بە شێوەیەکی زۆر جوان لەو دیمەنەدا لەو گرتەیەدا دەرکەوتووە کە دەکەوێتە پێش چاومان و لەو بەشەدا دیارە. کەواتە لێرەدا هیلالی زەویش لە هەمان کاتدا دەرکەوتووە. کەواتە لێرەدا ئەستێرەکان دەرکەوتونە، بەرگە هەوای زەوی دەرکەوتووە و هیلالی زەویش لەو گرتەیەدا دەرکەوتووە. بەڕێزان، سوارەم شت کە لەم گرتە سەحراویەدا دەرکەوتووە دیاردەی ناسراو بە ئۆرۆرا یان شفەقی پۆڵی.
ئەو کاتێک کە تەنۆچکە بارگاویەکان لە تەقینەوەکانی خۆردا دەردەچن و دەینە نێو بەرگی ماگنیتۆسفیری زەوی واتە بەرجی مغناطیسی زەوی و کارلێک دەکەن ئەو شێوە ستارە و پەردە مەزنانە لە ئاسمانی هەردوو جەمسەری باکوور و باشووردا دروست دەکەن کە ناسراوە بە دیاردەی ئۆرۆرا یان شەفەقی پۆڵی. خۆشەویستان، بەڕاستی جێگای تێڕامانە کە لەم گرتەیەدا لە تەک ئەستێرەکان و بەرگە هەوای زەوی هیلالەکە دیاردەی ئۆرۆراش دیارە لە هەردوو جەمسەرەکانی باکووری زەوی لەگەڵ باشووری زەوی و زۆر بە ئاشکرایی لەو دیمەنەدا دەرکەوتووە کە دەیبینین. بەڕێزان، اینجا پێنجەم شت یان پێنجەم دیاردە کە لەو گرتە جوانەدا دەرکەوتووە ڕووناچی شارەکانە. خۆشەویستان، ئەو دیمەنە ئەوە ئیسپات دەکات و ئەوە دەسەلمێنێ کە ئەم گرتەیە بۆ شەو وەرگیراوە، واتە شارەکان لە شەودا دیارن. لە با بڵێن ئەگەر سیرکردنی سەرەتاییمان بۆ دیمەنەکەەوە مامان پێ دەڵێت کە ئەمە لە کاتی ڕۆژ دیمەنەکە وەرگیراوە، نەخێر ئەو دیمەنێکە وەرگیراوە بەڕێزان لە کاتی شەودا بووە، تەنها لە هیلالەکەی کە لە پێشتر باسمان کرد ئەوەندە ڕووناک بووەتەوە بە تیشتی خۆر. ئاجینا ئەمە لایەکەی ترە، دیوەکەی ترە، خۆر لەینادا بووتە شەو و تەماشاکەن بەڕێزان شارەکان چەند جوان دیارن. ئەوانی کە کەوتونەتە ئەفریقیا، ئەوروپا، لە ئەوروپا ئیسپانیا دیارە مەسەلەن بۆ نمونە شارەکانی باکووری ئەفریقیا لە مەغریب و تونس و جەزائیر و هەروەها دەچینە ئەو بەری ئەمریکای باشوور زۆر بە جوانی شارەکان دیارە. بەشێک لەو شارەکان دیارە کە شەوە کات لەوێدا ئەو ناوچانە شەوە وەلایەکەی تریش ڕۆژەواتە بەو پێ بێت تقریبا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەواوی ئاسیا لەو کاتەدا تیشتی خۆری تقریبا بەبەر دەکەوێت. بۆیە ئەو ناوچانە ڕۆژە بەڵام کەوتونەتە لای پشتەوەی هیلالەکەی. کەواتە ئەوەی دەیبینین بەڕێزان ڕووناچی شارەکانە زۆر جوان دیارە لەو گرتەیەدا. ئەفریقیا و ئیسپانیا بە هەڵگەڕاوەی دیارە لێرە، چونکە کەشتیەکە کاتێک بە دەوری زەویدا خولاوەتەوە لەو حاڵەتەدا ئەو گرتەیە گرتووە کە بە هەڵگەڕاوەی دیارە. ئەمەش ڕاستیێکی کە من پێ نیشان دەدات ئەوەیە کە فعلەن لە کاتی وێنەگرتنی پرۆفێشناڵەوە کەسانی کە پرۆفیسۆرن لە وێنەگرتنی فۆتۆگرافی دەزانن چی دەکەن، بەڵام بەداخەوە زۆر کەسێ هەنە کە سەیری ئەم دیمەنانە دەکەن بە شێوەیەکی دیکە لێکدانەوەی بۆ دەکەن کە بە تەواوی دوورە لە ڕاستیە زانستیەکان و هیچ بنەمایەکی بۆ نییە. ئەو هیوایم کە توانی بم شیکردنەوەیەکی تێر و تەسەر و شیاو بۆ ئەو وێنە جوانم کردبێ و هیوادارم ئێوەی ئازیز و خۆشەویست سوودتان لێ وەرگرت بێ و بۆ هیوایە کە کەشتیوانانی گەشتی ئارتمیس 2 بە سەرکەوتووی بگەنە خاڵی مەبەست کە دوای 2 ڕۆژ شتێک زیاتر دەگەنە خولگەی خۆیان بە دەوری مانگ. بە هیوای سەلامەتی بۆ ئەوان و هیوای سەلامەتی زۆر زیاتر بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. تا دیدارێکی دیکە خواتان لەگەڵ.